ماوەی چەند ساڵێکە حیزبەکانی کوردستان دابەشبوونە بەسەر دوو بەرە بەرەی دەسەڵات کە کار بۆ بەرژەوەندەکانی خۆی و گیرفان پڕکردنی دەکات و بەرەی ئۆپۆزیسیۆن کە بەردەوام کار بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان دەکات لە دوای هەڵبژاردننی 12 ئایار و کودەتا گەورە ئەلکترۆنیەکەی هەردوو حیزبی دەسەڵاتدار زیاتر هەست بەو دابەشکاریە دەکرێت لەلایەن حیزبەکان بەڵام پارتە نایارەکانی دەسەڵات لەگەڵ ئەو هەموو ناحەقیەی بەرامبەر خۆیان و دەنگدەرانیان کراوە هەر پێداگرن لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژەی کە هەیەە کە بریتیە لە چاکسازیکردن لە حکوومەت و بە سیستەماتیککردنی دامەزراوەکانی دەوڵەت. چاودێرێکی سیاسیش داوە لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان دەکات بەردەوام بن لە خەباتی مەدەنی و سیاسی تاوەکو پرۆژەکان سەرکەوتوو دەبێت بەو کارەشان خەونی جووت حیزبی دەسەڵاتدار کە دوورخستنەوە حیزبانەیە لە سیاست لە گۆڕ دەنێن. ئەو ڕێگای خەباتی سیاسی و یاسای و دیموکراسی هەڵبەتە لە قازانجی هەم لایەنە سیاسیەکانە ئۆپۆزیسیۆنەکان مەبەستمە و هەم لە قازانج بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەگشتی ئەگەر ئەم لایەنانە بەردەوام بن لەسەر ئەم ڕێگە و شێوازی سیاستکردنەی کە هەیەە و هەیان بووە ئەوە بەدڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیک زۆر نزیک سەرکەوتن بۆ ئەوانە سەرکەوتنی گەورە بۆ خەڵکی کوردستانە و کۆتایی هێنانە بە حکمی عسکەرتاری و پۆلیسی. زۆربوونی نەیارانی حیزبە دەسەڵاتدارەکان و زیادبوونی سەرخەرانی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ترسی لە دڵی جووت حیزبی دەسەڵاتدار دروست کردووە کە مەرجی سیاسی خۆیان ببینن بۆیە هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی فەشەل بە پرۆژەکانی ئەو حیزبانە بهێنن کە دژی بەرژەوەندیەکانیانە. ڕۆژنامە نووسانیش داوا لە هاوڵاتیان دەکەن بۆ پوچەڵکردنەوەی پلانەکانی دەسەڵات پشتگیری زیاتری حیزبەکانی بەرەی گەل بکەن. بەردەوام بن لە پرۆسی سیاسی ئەو پرۆژانی کە پێیانە بۆ خزمەتکردنی هاوڵاتی بیگەین نزیل لێردا جێگای دەستخۆشی هیواداری بەردەوام بن تەبا بن بەلایانی کەمی لە هەڵبژاردننی داهات و دژایەتی یەکتر نەکەن ئەگەر لە بەرەیەکیش کۆنەبوونەوەکە بەشێکی داواکاری خەڵک و ڕۆژناوە نووسان بوو ئەمە لەلایەک لە هەرشیش هاوڵاتی پێویستە پاداشتی ئەو لایەنانە بدات و بۆ ئەمجارە بەدەنگدان چونکە لە هەموو دنیادا کە کاتێک دوو لایەنەوە یاخود لایەنێک قۆڕغی دەسەڵات دەکات بۆ ماوەی چەند ساڵێک هاوڵاتیان بەدوای ئەوە دەگەڕن بەدوای بەدیلێک کە هێزێک دروست بی. سوپاس بۆ خوای ئێستا لە هەرێمی کوردستان ئەو چوارلایەنە دەتوانن ئەو هێزە بن کە جێگای ئومێدی خەڵک بن. لە ئێستای ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنانە زۆر گرنگە کە بە یەکگرتووی گوتاری هاوبەشیان هەبێت بۆی بتوانن دەسەڵات بکەنە کەمینە خۆیان بکەنە زۆرینە و لەو هەڵبژارنەی کە چاڕوان دەکرێت ئەنجام بدرێت دەسەڵات بگرنە دەست و ئەوەی لەسەر هاوڵاتیانیش پێویستە کە بە ئیرادەوە ئیرادەیان نەدۆڕێنن بچنە سەر سندوقەکانی دەنگدان و پیشانی دەسەڵاتی بدەن کە هەرچەندە تەزویرمان لێ بکەی ئێمە سوورین لەسەر ئەوەی کە لەسەر ئیرادەی خۆمان سوورین و بەردەوام دەبین لەسەر دژایەتیکردنی گەندەڵی و سەرکردنەوەی فشارە مەدەنی و سیاسی و یاسایی و دیبلۆماسیەکانی کۆمەڵ و یەکگرت و گۆڕان و هاوپەیمانی بۆ چاکسازیکردن لە شێوازی حکومڕانیکردنی هەرێم حیزبە دەسەڵاتدارەکانی سەغلەت کردووە چونکە ئەوان دەزانن لە ئەگەری سەرکەوتنی پرۆژە چاکسازیەکەی ئەو چوار لایەنە بەرژەوەندەکانیان دەکەوێتە ژێر مەترسی بۆیە بەردەوام کار لەسەر سیناریۆی نادروست دەکەن بۆ ئەوەی بەو کارانە لە پێگەی جەماوەری ئەو لایەنانە بدەن و ڕاستە ڕێگەیان لێون بکەن بەڵام چوار لایەنەکە دووپاتی دەکەنەوە کە هیچ شتێک لەو شۆڕشەی کە دژی گەندەڵکاران بەرپەیان کردووە نایان وەستێنێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.